ئەمڕۆ منداڵێکی داون بووە بەڕێوەبەری پاسەپۆرتی ئیدارەی ڕاپەڕین. ئەمە چۆن ڕوویدا؟ ئەمڕۆ منداڵێکی داون کە خەڵکی قەڵاتزێ ناوی هاوژینە بەڕەگەز کچە بە بەبستی دەرهێنانی پاسەپۆرت سەردانی بەڕێوەبەریاتی پاسەپۆرتی ڕاپەڕین ئەکات. لە وێنەکان دیارە هاوژین کچێکی قشت و جوانە لەسەر مێزی بەڕێوەبەری پاسەپۆرت دانیشتووە، خۆی بە پاشا ناگۆڕێتەوە، زۆر دڵخۆشە. ئەوەی لە تەنشتی وەستاوە عەقید ئاودێر عەزیزە بەڕێوەبەری پاسەپۆرتی ئیدارەی ڕاپەڕینە. عەقید ئاودێر بە 1964 وت دیارە ئەو کەسانەی کە داونن یان خاوەن پێداویستی تایبەتن جیاواز لە مرۆڤی ئاسایی مامەڵەکانیان کەمێکی پێ ئەچێ، ئەویش حەزی نەکردووە ئەو منداڵان لە شوێنێک یان باڵێن لە دەرەوە دابنیشە، هێناویەتی لە شوێنەکەی خۆی داناوە و کردیتیا بەڕێوەبەری پاسەپۆرتی ئیدارەی ڕاپەڕین قەڵەبێکی بەدەستەوە گرتووە و شت ئەنووسێ بۆ خۆی. عەقید ئاودێر بە 1964 وت هەمیشە ئەو لە ناو خەڵکە کە دێن سەردانی بەڕێوەبەریەتەکەیەکەن زۆر هاوکاری کەسانی نەخۆش و یاخود خاوەن پێداویستی تایبەت دەکات. دیارە یەکێک لە شوێنە قەڵەباغەکان لە هەرێمی کوردستان ئەو بەڕێوەبەریەتیان کە تایبەتن بە پاسەپۆرت، چونکە هەموو کەسێک ڕووی لەو شوێنانە ئەکەوێت. ئەمڕۆ لە ڕاپەڕین دڵی منداڵێکی داون بەوە خۆشکراکە کرایە بەڕێوەبەر، ئەویش بۆ چەند کاتژمێرێک بوو تاکو مامەڵەکانیان بۆ تەواو کرد. هیوادارین هەموو بەرپرسەکان لە شوێنی خۆیان بە هەر شێوەیەک بێ، جا بەو شێوازە بەیان بە شێوازی تر دڵی منداڵان بە تایبەتی شەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن داونن دڵیان خۆش بکەن، هیچی وای تێناچێ. دەستخۆشی لە عەقید ئاودێر ئەکەین، هیوادارین نمونەی زۆر.